من پێم وایە کوردستان واز لە هەموو شوێنێک دێنێ بەڵام کوردێک نییە یەک تاکە کوردی بە شەرەف نییە دەست لە کەرکووک و ناوچەی کەرکووک هەڵگرێت شەنگار و تلەفەر و زمار و شێخان برۆوە بەرەو خوار بۆ خانەقین و مەندەلی و بەدرە و جەسان هەمووی خاکی پیرۆزی کوردستانە. لە ڕۆژانی مانگی ئاداردا کۆمەڵانی خەڵکی کوردستان یادی راپەرینە مەزنەکەی ساڵی 1991 دەکەنەوە. راپەرین داستانێکی تری سەرکەوتنەکانی خەڵکی کوردستان بوو بەسەر ڕژێمێکی دیکتاتۆری و خۆسەپێن کە لە ماوەی دەیان ساڵی حکومڕانی خۆیدا بە دەڕەندانەترین شێوە بەرەنگاری گەلی کوردستان و شۆشە ڕەواکەی دەبووە بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. بڵێسەی راپەرینە جەماوەرەکەی کوردستان لە 5 ئاداری ساڵی 1991 لە شاری ڕانەی دەروازی راپەرینەوە دەستی پێکرد و بە ئازادکردنی کەرکووکی قودسی کوردستان لە 20 ئاداری ئەو ساڵە تاجی سەرکەوتی نایاسەری و بۆ دۆست و دوژمنانی گەلەکەمانی سەلماند کە کەرکووک و ناوچە کوردستانیە داگیرکراوەکانی تر بەشێکی دانەبراون لە خاکی کوردستان و خەڵکەکەشی شانازی بە کوردستانی بوونی خۆیانەوە دەکەن. لە یادی راپەرینە شکۆدارەکەی خەڵکی کوردستاندا خەمخۆرانی دۆزی ڕەوای گەلەکەمان ئاماژەبەوە دەکەن کە پێویستە لەسەرمان هەڵوەستەیەک بکەین و پندووانەکانی ئەو سەرکەوتنانە وەرگرین و لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و بوارەکانی تری کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بە شێوەیەک بەرجەستەیان بکەین کە خزمەت بە بەژەوەندەکانی خەڵکی کوردستان و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بگەێنێت کە بەرهەمی سەرکەوتنەکانی راپەرینن. راپەرینی خەڵکی کوردستان راپرسێکی جەماوەری بوو بۆ ڕەتکردنەوەی زوڵم و چەوسانەوەی ڕژێمێکی دیکتاتۆر و خوێن ڕێژ بەرامبەر گەلەکەمان کە لە هیچ شێوازێکی دڕندانە بۆ چەوسانەوەی گەلی کوردستان سەڵی نەدەکردەوە. راپەرینێک بوو بۆ بەدەستهێنانەوەی ناسنامی کوردستانی بوونی کەرکووک و ناوچە داگیرکراوەکانی تری کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی سەرۆک مامجەلال هەرگیز سازشی لەسەر کوردستانی بوونی ئەو ناوچانە نەکردووە و هەمیشە کەرکووک و حەمرین و خانەقینی بە بەشێکی دانەبراو لە خاکی کوردستان داناوە و خەباتی بۆ کردووە. دروشمەکەشی ئەوە بۆ کە هەمیشە سەرۆک و ڕابەری گەلەکەمان سەرۆک مامجەلال دووبارەی دەکردەوە کە تا کەرکووک و خانەقین مابێت یەکێتی نیشتیمانی کوردستان داز لە خەبات و قوربانیدانی خۆی هەڵناگرێت. ئامڕۆ کە یادی ڕزگارکردنی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی تر دەکەینەوە کەرکووک لە دۆخێکی تایبەت و دوور لە ئازادی ڕاستەقینە و مافی دیموکراسیانی خۆی دەژی. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی لەگەڵ ئەو شارە ماوەتەوە و داکۆکی لە ماف و ئازادیەکانی کردووە و ئەو پێناوەشدا قوربانی گەورەی داوە و لەسەر ئەو ڕێبازەش بەردەوام دەبێت تا گەلەکەمان بە تەواوی مافەڕەواکانی خۆی شاد دەبێت. چیای حەمرینە واتە حەمرین مابێت سنووری خوارووی کوردستان دەبێت بە کوێرای چاوی هەموو داگیرکراوی چونکە کلیلی چارەسەرکردنی مەسەلەی کورد کەرکووکە و فەقەت کەرکووکە و